حیزبە دەسەڵاتدارەکان هەر کە بۆنی هەڵبژاردن دەکەن دەست دەکەن بە بەڵێندان و بەردەوام دێنە ناو جەماوەر تا ئەو کاتەی متمانە بەدەستدێنن. تا 4 ساڵی تر نەکەس دەیان بینێتەوە نا ئەو بەڵێنانەی کە دابوشیان جێبەجێ دەکەن. ئەوە 30 ساڵە بەرنامەی کاریان بووە. شتێک ناهێڵین لەم کوردستانە کە ناوی پاشەکەوتی موچە بێ. بەڵێنیاندا موچە بە ئەلکترۆنی بکەن موچەیان پاشەکەوت کرد. بەڵێنیاندا ئارامی بەرقەرار بکەن. دەیان گەنجیان لە خۆپیشاندانەکان شەهید کرد و مامۆستایان بەرشەقدا. بەڵێنی هەلیکاریاندا و ڕۆژانە سەدان گەنج لە بەرنەبوونی کار کوردستان بەرەو هەندەران جێدەهێڵن. جارێکی دیکە هەڵبژاردنەوە حیزبە دەسەڵاتدارەکان سنگیان دەرپەڕاندووە بۆ بانگەشە و بەڵێنە کۆنەکانی ڕابردویان هێناوە و بە حساباتی بەڵێنی فرێش بە خەڵکی دەدەنەوە. بۆی ئێستا ئەوەی کە ناویان ناوە چاکسازی بۆ چاکردنی ئەوەیە کە لە ماوەی 30 ساڵە بۆ خۆیان خراپیان کردووە. ینی شتێک نییە خەڵکێک خراپی کردبێ و ئەمان تازە هاتبنە سەر کار بۆی چاکی بکەنەوە. خراپەی خۆیانە بە ناوی چاکسازیەوە پێمان دەفرۆشن. بەڵام پێم وایە هاوڵاتی لەوە هۆشیارترە پێی وابێ ئەمە چاکسازیە، چونکە بە دڵنیاییەوە لە کاتی بانگەشەکانی هەڵبژاردننی خولەکانی ڕابردووە چ بۆ ئەوەی پەرلەمانی کوردستان چ بۆ ئەوەی پەرلەمانی عێراق ئەم جۆرە کارانە کراون لە کاتی بانگەشەکانە جۆرێک لە خۆڵکردنە چاوی خەڵقی هەبووە بە ناوی چاکسازیەوە بە ناوی ئەنوع پرۆژە و شتی پیشانی خەڵقی دراوە. بەڵام کۆتاییەکەی لەگەڵ کۆتایی هاتنی دەنگدانە پرۆژەی چاکسازی و ئەو مژدانی دابوویانە هاوڵاتی دەبووە سەراب و هیچی جێبەجێ نەیەکرا. بۆی ئەمەش لەوانی پێشوو باشتر نییە. ئەوەی کە ناویان ناوە چاکسازی پێم وایە لە دوای بانگەشی هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەوەش کۆتایی دێ. بەڵام هاوڵاتی لەوە زۆر هۆشیارترە تاکونی بکەوێتە داوی ئەم جۆرە بانگەشانەوە بۆ ئەوەی جاریکە پێی بخڵێتێ. لە کاتێکدا لە هەڵبژاردنەکانی ڕابردوو پارتی وەکێتی زۆرینەی دەنگی پەرلەمانی عێراقیان بەدەستێنا بوو. بەڵام ڕۆژێک نەبیندران لە سەرکێشەی کورد و مادەی 140 شەڕی گەڕانەوەی مافەکانی کورد بکەن. بەڵام فراکسیۆنی کۆمەڵ بە 2 پەرلەمانتارەوە بەردەوام لە هەوڵی چارەسەرکردنی کێشەی فەرمانبەران و موچەخۆران و کێشەی جوتیاران بوون کە ئەوەش بە ئەرکی خۆیان دەزانن و پەرلەمانتاری ڕاستەقینە دەبێت لەوە زیاتر بکات. ئەوەی سەیرە بەلامانەوە ئەوەی سەرمان سوور ماوەلەی کە خەڵکی هەرێمی کوردستانە کە نابێت چیتر بەڕاستی بەم جۆرە باوەڕیان پێ بکات بەم حیزبانە دەبێت تاقی کردوونەوە چەندین جار تاقی کردوونەوە بەردەوام دەنگی پێداون و بردوونە شوێنی دەسەڵات. بەڵام هیچ شتێکیان بۆ خەڵکە نەکردووە، تەنها بۆ بەرژەوەندی شخصی و حیزبی خۆیان بوون، تەنها بۆ پڕکردنی جیرفانی خۆیان بوون، تەنها بۆ پارە و سەروەت و سامانی خەڵکیان بەکاری ناو بۆ فڕۆکە تایبەتەکانیان کە ساڵانە بە ملیار دۆلاریان دەبێت. بەڕاستی خەڵکی هەرێمی کوردستان دەبێت وشیار بێ ئەم جارە بە هیچ جۆرێک قبوڵی نەکا بچێتە سەر سندوقەکانی دەنگدان تۆڵەی ئەم چەند ساڵەی بڕینی موچە و پاشەکەوتی موچە و بە یاساکردنی گونجاندنی موچە و بە هەر جۆرێک لە جۆرەکان ئەم هەموو زوڵم مستەمان کە لێکراوە چیتر قبوڵی نەکەن بۆ ئەوەی ئەم دەسەڵاتە گەندەڵا ئەم دەسەڵاتە خوێنمەژە وا نەزانێت کە لەسەر حەقا، چونکە بەڕاستی لە بێدەنگی خەڵکی خاوەن حەق خەڵکی باتڵ وا دەزانێت لەسەر حەقا. بۆیە ئەم بێدەنجە بەڕاستی پەتی زوڵم مستەمی قایمتر کردووە. بۆیە داوا لە خەڵکی هەرێمی کوردستان دەکەین لێرەوە لە ڕۆژی دەیدا ئاگادار بن بزانن چێ دەکەن بە نوێنەری خۆیان بۆ پەرلەمانی عێراق. با بڕۆی زۆرێک لە سیاسیەکان و کەسانی ڕۆشنبیر و نووسەران کاتیەوە هاتووە دادگای گەل سزای ئەو حیزبە حکومڕانانە بدات کە بە درێژایی کابینەیەک لە دوای یەکەکان جگە لە بەڵێنی باق و بریق و نەهامەتی هیچی تریان پێ نەبووە. کاتیەوە هاتووە هەڵبژاردنەکان بکرێن بە سەنگی مەحەک بۆ بە سزا گەیاندنی ئەوانەی مافی هاوڵاتیان خواردووە.